بۆ زانیاریەکان هەر لەسەر هەمان بابەت ئەچینە لای پامنێرمان ژاڵە محەممەد لە سلێمانی لەگەڵمانە. ژاڵام کاتت باش، زانیاریەکان چێ سەبارەت بەو چالاکیانەی ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت بە بۆنەی بەرەنگاربونەوەی توندوتیژی دژی ژنان. بەڵێ تەبگەر سڵاو بۆ تۆ بینەرانیە ناوتیژ وەک تۆ ئاماژەت پێکردووە هاوشێوەی شارەکانی کەی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی ئەمڕۆ چەندین چالاکی هەمەڕەنگ سەبارەت بە ڕۆژی جیهانی بەرەنگاربونەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان کە 25 نۆڤامبرە بەڕێوە ئەچێت. چالاکیەکان لە کاتژمێر هەشی بەیانیە لە شاری سلێمانی دەستی پێکردووەوە. سەرەتا لە پارکی دایکا کۆمەڵی چالاکی ڕێکخراوەکانی ژنان بوو کە بە دروشمی جیاواز تعبیریان لەو توندوتیژیانە کرد کە بەرامبەر بە ژنان لە هەرێمی کوردستان و هەروەها لە هەموو جیهانی شاکرێ. ئێستا ژێمە حالیان لە پارێزگای شاری سلێمانی لێرەدا کۆمەڵێ ڕێکخراوەکانی ژنان و هەروەها بەڕێوەبەرایەتی توندوتیژی ژنان لێرەوە چەند ڕێکخراوێکی جیهانیش کۆمەڵی چالاکی لێرە بەڕێوە ئەچێوە. بڕیار وایە لە کاتژمێر 11 لە ئوتێل تایتانیک لەوێش کۆمەڵی چالاکی دیسان هەر سەبارەت بە ئەم ڕۆژە بەڕێوە بچێ. بەڵام ئێستا ئێمە میوانێکمان لەگەڵایە کاک سەرکەوت بەڕێوەبەرایەتی توندوتیژی لە شاری سلێمانی. حەزەکەم چینە لای ئەوە چەند پرسیارێکی سەبارەت بە ئەم ڕۆژەوە ئەو توندوتیژیانەی کە لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە ژنان و ئەو ئامارانەیش کە هەیە کە باس لەوە ئەکا کە ئامارەکان دڵخۆشکردنین و ساڵ لە دوای ساڵ بەرز ئەبنەوە. لەگەڵمان بی تەبگەرە چینە لای میوانەکەمان. کاک سەرکەوت سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە. ئامارەکان چیمان پێ دەڵێن و باس لەوە دەکرێت کە ساڵ لە دوای ساڵ توندوتیژیەکان لە هەرێمی کوردستانە بەرز ئەبێتەوە. هۆکارەکەی چیە؟ لە ڕاستیدا من وەک لە سەرەتایی وتارەکەدا ئاماژەم پێدا کە ڕەنگە ئەگەر ئامارەکان وەکو ژمارە سەریان بکەینە کرێ بڵێن ئامارەکان ڕوێن لە زیادبوون کردووە. بەڵام ئەمەش بە دیویکی تردا پەیوەندی بە کۆمەڵێک هۆکار و فاکتەرەوە هەیە کە کاریگەریان هەیە لەسەر ناوچەکە بە تایبەتی لە دوای سەرەڵدانی شەڕی داعش و ئاوارەبوونی کۆمەڵێک لە خەڵک لە ناوخۆی عێراق و هەروەها پەناهەندەیی کۆمەڵێک لە ئاوارەکانی سووریا کە هاتوونەتە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شارەکانی هەرێمی کوردستان لە سلێمانی هەولێر و دووهۆک نیشتەجێ بوون. هەموو هۆکاران ئەمانە هۆکارن کە ئەمانش کۆمەڵی کێشە و گیرگرفتی تایبەت بە خۆیانیان هەیە و لە ڕووی ژماری دانیشتوان زیاد کردووە و ئەمە بەشێکە لەو هۆکارانی کە بۆتە هۆکارەوەی کە وەکو ژمارە ئامارەکان و تۆمارکردنی سکاڵەکان ڕوو لە زیاد بوون. واتە سکاڵەکانی کەمپەکان و ئاوارەکان و ئەو کەسانش کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن لەلای ئێوە تۆمارێک بەدڵنیایی چونکە ئێمە ئێستا لە بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی لە سلێمانی هەولێر و دووهۆکیش و ئێمە لە ناو سلێمانی لە هەردوو کەمپی عربەت و لە کەمپی باریکە دوو هۆبەی تایبەتمان بۆ کراوەتەوە بە هاوکاری ڕێکخراوی NDP و دوو تیمی مۆبایل دوو تیمی گەڕۆکیشمان دامەزراندوە بە هاوکاری ڕێکخراوی UNHCR کە ئەمانە تایبەتمەندن لابەدوواداچوون و لێکۆڵینەوە لە کەیسەکانی توندوتیژی لە ناو کەمپەکان کەمپی ئاوارە و پەناهەندەکان لە پارێزگای سلێمانی. کاک سەرکەوت ئێوەکو خۆتان بەڕێوەبەرایەتەکەی خۆتان کە زمان حاڵی ئەو توندوتیژیانەیە کە بەرامبەر بە ژنانەکرێەوە وەکو مدافعێکن لەو ژنانەی کە ڕوو لە ئێوە ئەکەن چیتان بۆ ئەو ژنانە کردووە؟ ئەبینین کەیسەکان زۆرن، ئەبینین کە ئەو کەسانەی کە لە محکەمەکان و هەروەها لە بنکەکانی پۆلیسان ناچێتە ئەو تاوانبارانە کەیسەکانیان ناچێتە محکەمەوە بە سزای خۆیان ناگەن. بۆ تا ئێستا ئەم حاڵەتانە هەیە و ئێوە چیتان کرد بۆ ئەم بابەت؟ نابە پێچەوانەوە هەموو ئەوانەی کە سکاڵایان لەسەر تۆمارەکەیەوە دۆسیەکانیان ڕادەستی دادگا دەکرێت بۆ زانیاریتان لە پارێزگای سلێمانی و لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش لە دادگاکانە دادگایەکی تایبەتمەند دامەزراوە بە ناوی دادگای لێکۆڵینەوەی توندوتیژی خێزانی و دادوەری تایبەتمەندی بۆ دابین کراوە. هەموو سکاڵایانی کە لە سلێمانی تۆمار دەکرێت لە بنکەکانی توندوتیژی لە نووسنگەکان ڕادەستی دادوەر دەکرێت و دادوەر بریاری تایبەتمەند دەدا و ئەم ساڵە توانم بڵێم دەیان کەس لاوانی کە تاوانی توندوتیژیان ئەنجام داوە لێکۆڵینەوەیان لەگەڵ داکراوە و سزای یاسایی خۆیانیان وەرجگرتووە و ئیجراعاتیان لەگەڵا کراوە. توانین وەکو ئامار هیچتان لەلا هەیە هیچ شتێکە وەکو سکاڵاکانیان وەکو ئەو کەیسی کوشتنەکان کە تۆمەتبارەکان بە سزای خۆیان گەیشت بێتن تقریبا ئێمە ئەوانەی کە لە ماوەی ساڵی ڕابردوودا ئێمە 7 حاڵەتی کوشتنمان هەبووە. طبعا حاڵەتەکان وەک ئاماژەت پێدا لەسەرەوە حاڵەتەکان هەمووی کوشتن نییە بە تۆمەتی شەرەفارێزی تەنها توانم بڵێم دوو حاڵەت لەوانە بەو شێوەیە هەبووە و ئەو حاڵەتانی تر کێشەی کۆمەڵایەتی بوون. هەموو ئەوانەی لەسەر کوشتن ئەوە بوونە 6 حاڵەتەکان دەستگیر کراون و ئیجراعاتی یاساییان لەگەڵ کراوە. ئێستا لە
بنکەی لە بەندی خانان و سزای یاسای خۆیان وەرەگرن تەنها ئەخیر حاڵەتیان کە لە سلێمانی ڕوویداوە تا ئێستا لەبەر دیار نەبوونی تاوانبارەکە لەبەروی کە شوێنی شتەجێبوونی نادیارەوە هەوڵی و جددیشمان هەیە لە ئێستادا بۆ دەستگیرکردنی تەنها ئەوە دەستگیر نەکراوە ئەجینە ئەوانەی کە بە تۆمەتی کوشتن دەگیرێن ڕاستەوخۆ سزای یاسایی خۆیان وەردەگرن و ئیجراعاتی یاسایان لەگەڵ سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆیەوەش. بەڵێ تەفگەرەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لای تۆ ئەمە دوایین زانیاری بوو لەسەر کار و چالاکیەکان و هەروە و ئەمار و دااتیانەی کە سەبارەت بە توندوتیژی بەرامبەر بە ژنان لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵێ سپاس بۆ ژاڵە محەممەد پامنێریە نارتی لە سلێمانی لەگەڵمان بووی.